زۆر جار بەرپرسانی هەرێم لە لێدوانەکانیاندا باز لەوە دەکەن کۆنتڕۆلکردنەوەی مووسڵ بۆ ئاسایشی نیشتیمانی هەرێم پرسێکی گرنگە، بەڵام لەم دوایانەدا هەندێک لە شرۆڤەکاران هۆشداری دەدەن لەوەی کە قۆناغی دوای کۆنتڕۆلکردنەوەی مووسڵ ببێتە دەستپێکی قەیرانێکی گەورەتر لە ناوچەکەدا و تەنانەت هەندێکیشیان باز لە ئەگەری سەرهەڵدانی شەڕی خوێناوی تر دەکەن. لێرەدا پرسیارەوەیە دوای کۆنتڕۆلکردنەوەی مووسڵ ئەو هەڕەشە و مەترسیانە چین کە ئەگەریەوەیان هەیە ڕوبەڕووی کورد و هەرێمی کوردستان ببنەوە. یەکەمین مەترسی کە ئەگەریەوەی هەیە ڕوبەڕووی هەرێم و زۆربەی ناوچەکانی عێراق ببێتەوە ئەوەیە کە داعش پەنا بباتەوە بەر تاکتیکە کۆنەکەی ڕێکخراوی قاعیدە لە عێراق، واتە ئەنجامدانی هێرشی خۆکوژی و تەقینەوە لە ئاستێکی بەربڵاودا. بە پێم بۆچوونە داعش بۆ ئەوەی و پەیامە بگەێنێت کە هەرچەندە لە عێراقدا شار و ناوچەیەکی بەدەستەوە نەماوە بەڵام هێشتا لە ناو نەچووە. مەترسی دووەم سەرەڵدانی ناکۆکی لە نێوان کورد و حەشدی شعبیە، بە تایبەتیش لە ناوچە جێناکۆکەکاندا. بە پێم بۆچوونە دوایەوەی مەترسی داعش لەسەر عێراق کەم دەبێتەوە ئەگەر هەیە هێزەکانی حەشدی شعبی لە ناوچە کێشە لەسەرەکان فشار بخەنە سەر کورد بۆ ئەوەی پێشمەرگە لەو ناوچانە پاشەکشێ بکات، لەو حاڵەتەشدا ئەگەری بەریەککەوتن لە ئارادایە. سێەم ململانەی ئێران و تورکیاش لەسەر مووسڵ لەوانەیە ببێتە مەترسی بۆ سەر کورد. تورکیا بەنیازە لە ڕێی هێزەکانی حەشدی نیشتیمانی سونە و ئەو هێزانەی لە باشیک جێگیری کردوون هەژمونی خۆی بەسەر مووسڵدا بسەپێنێت و لە بەرامبەریشدا ئێران دەیەوێت لە ڕێی جێگیرکردنی هێزەکانی حەشدی شعبی و هێزەکانی سەر بە حکوومەتی عێراقەوە لە دەوروبەری مووسڵ لە هەژمونی تورکیا بدات. لەو حاڵەتەشدا ئەگەری سەرهەڵدانی جەنگێکی نوێنەرایەتی هێزەکانی سەر بە تورکیا و هێزەکانی سەر بە ئێران لە سنووری مووسڵ لە ئارادایە. هەر لەمەوەیەدا چەند جارێک بەرپرسانی تورکیا هۆشداریان داوە لە سەرهەڵدانی جەنگێکی لەو شێوەیە لە سنووری مووسڵدا. مەترسی ئەوەش هەیە لایەنە کوردیەکان نەتوانن لە نێوان ئێران و تورکیادا بێلانی خۆیان بپارێزن و ببنە بەشێک لە شەڕەکە. مەترسیەکی دیکە ژەگەری قوڵبوونەوەی ناکۆکیەکانی نێوان پارتی دیموکراتی کوردستان و پارتی کراکارانی کوردستانە لە شنگال. بە پێم بۆچوونە ئەگەریەوە هەیە لە دوای کۆنتڕۆلکردنەوەی مووسڵ پارتی فشار بخاتە سەر پەکەکە بۆ جێهێشتنی شنگال و پەکەکەش وەڵامی داواکەی پارتی نەداتەوە. لەم حاڵەتەدا ئەگەر هەیە سوپای تورکیا بە بیانووی بوونی پەکەکە دەزوەردانی سەربازی بکات، لە بەرامبەریشدا حکوومەتی عێراق و حەشدی شعبی لە دژی بوونی سوپای تورکیا ناڕاستەوخۆ یارمەتی پەکەکە بدەن. قوڵبوونەوەی ناکۆکیەکانی نێوان پارتی و پەکەکەش تەنیا بەو دوو حیزبەوە ناوەستێت و لەوانەیە ناکۆکیەکانی نێوان زۆربەی لایەنە کوردیەکان لەوەی کە هەیە قوڵتر بکاتەوە، مەگەرەوەی لایەنە کوردیەکان بەر لەوەی کێشەکە قوڵ ببێتەوە ناکۆکیەکانیان چارەسەر بکەن.